جەژنی ئێمە ڕۆحیە و دڵی هەمواری دەوێ هەر وەرزێکە خۆشبەختی و گوڵ و گوڵزاری دەوێ جەژنانەی نوقلی گیانە ئاسوودەیی دەروونە بۆ پیرۆزی بێچوونە ڕووی لالەزاری دەوێ هەوێنی ئاشتەوایی بۆ شار و بۆ ئاوایی جا بۆ گردن ئازایی زاری نازاری دەوێ پڕکەیف و محیبەتە ڕۆژانی ئاڵتونیە شەکراوی شکری زۆری پەروەردگاری دەوێ مناڵ نەوجەوان و پیر کەسانی هۆشمەند و ژیر هەردەم خودای وا لەبیر خۆشی لە یاری دەوێ جەژنێکی پڕ لە سۆزە بۆی گوڵاو و تیرۆزە ئەوەی بۆ دین دڵسۆزە پاکی هەواری دەوێ جەژنی قەدر و قیممەتە ڕۆژانی پڕ حورمەتە وادەی چاکی و هیممەتە بەڵێ کردداری دەوێ ماڵان ساز و تەدارەک ئاوازی دەی مبارەک سەعات چەندی و چارەک خەڵکی دیداری دەوێ ئادەمی نوقمی شادی خزم و دۆستان لە یادی جا بۆ گردن ئازادی دڵ کەس و کاری دەوێ جەژنێکی زۆر پیرۆزە زۆری شیک پۆش و قۆزە ناخێ بێگرد و تۆزە بۆ ژین ئەتواری دەوێ خوا خێر بڕژێ بەڕێژنە مەردوم تەژنی نەک تەژنە ئەو دەم و چاو و بەژنە جەژنە و بەهاری دەوێ تاوگۆزی چەپکە گوڵی بە شای شیرینی دڵی بۆ هەموانیش مخوڵی لەخوا هاواری دەوێ لەخوا هاواری دەوێ قوربان قوربانەوانێ جەژنان شادیەوانێ دەست نەگەردەنە نایە ڕێیازاوە هەی دەست باز دەست بازێ ئازیزیان وەژنی گاوانەوانێ خێر باپاز باپازێ ئازیزیان خاتر قربان قربانا جژنە شادیانێ قربان قربانا جژنە شادیانێ دەزنە گەردەنە ڕووی ئازادیانێ دەزنە گەردەنە ڕووی ئازادیانێ هەی دەست باز دەست باز وەژنی کارانن هەی دەست باز دەست باز وەژنی کارانن خير بابا بابا خاطر دارانن خير بابا بابا خاطر دارانن گل گوشتی و بردی گل جمیدانن هی سر هی ارواح دل خیمینانن هرکس یار وکب بینی گاریون هر یک قربانی وفاداری ونی هر یک قربانی وفاداری ونی آی قربان قربانا جژنە شادیانێ دەزنە گەردەنە ڕووی ئازادیانێ هەی دەست باز دەست باز وەژنی گارانن هەی دەست باز دەست باز وەژنی گارانن خير بابا بابا خاطر دارانن خير بابا بابا خاطر دارانن سواي سوداي هراوسانك دي محروم جكبتي باي آسانك دي نباي جسر مي قردي بالاتن
بەشێن ماڵاتن لەبەیان قوربان بەژن ماڵاتن ئای قوربان قوربانن جەژنن شادیان دەزنە گەردەنن وەی ئازادیان هەیداز بۆز دەزبۆز وەژنی گارانن خەیر بابۆز بابۆز خاتر دارانن خەیر بابۆز بابۆز خاتر دارانن مربای وسادەی بێدێرێ خەکەدێ بسمیلا تەکبیر دەزبەتێ خەکەدێ خەی قوربان کردەی ناڵەی ڕەنگبەی چەشمە بۆ هەربەی وەی بەرێڵاینەی ساتۆی چمرە وە قوربانیکە منوە قوربانی ڕای ڕەبانیکە خەیاڵت کردنێ جەڕۆی نادادی چەلایق وەتون ڕوتبەی قوربانی چەلایق وەتون ڕوتبەی قوربانی قوربان قوربانن جەژنن شادیان دەزنە گەردەنن وەی ئازادیان هەیدەست بۆز دەزبۆز وەژنی گارانن هەیدەست بۆز دەزبۆز وەژنی گارانن خەیر بابۆز بابۆز خاتر دارانن خەیر بابۆز بابۆز خاتر دارانن بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان لە هەر جێگەیە گەن دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن دووبارە جەژنتان پیرۆز بێت هەموو سات و کاتێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت ئینشاءالله ئازان و خۆشەویستانمان لە بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین کە تایبەتە بە جەژنی قوربان کۆمەڵێک بڕگە و بابەتمان هەیە لە ڕۆژانی جەژندا پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین هەڵبەت ئەمڕۆمان تەرخان کردو بۆ بابەتی عیرفانی بۆ کۆمەڵێ سرودی بە چێژ و لەگەڵیشیدا کۆمەڵێک شعر پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین کەکدانا جژنە پیرۆزی دوو جژنە پیرۆز بە کاکدانی جژناوی ئینشاءڵڵا لەگەڵ تۆ و خانەوادە و هەموو لایەکان خۆ سەلامەتی چاک بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان خۆشحاڵین لە ڕۆژە پیرۆزەکانی جژنی قوربانی پیرۆز لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین وەگاوکارم کاکدانیار وتی ئەمڕۆمان تایبەت کردووە بە بابەتی هونەری و عیرفانی لە خزمەت هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی شاعیر هەروەها برای خۆشەویستمان هونەرمەند کە نەبەرنەریمان داین بەو هیوایی کە ئەم چەند ساتەی کە پێکەوەین بتوانین خۆی پردگار لە خۆمان ڕازیکەین پاشان ئێوەی ئازیز و خۆشەویستیش زەردەخەنە و خۆشی بخێنە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویستیشەوە بەو هیوای کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان نەبن مامۆستاجان بەخێر بن بەخێر بن بەخێر بن وڵات جەژن ینی چکلێت کاکدانیارە یاخوار شیرین برد دەستان خۆش دەست خۆش بێ یاخوا تۆش هەڵگرە دوای هاشە خۆ بەخێر بن دەژنیەوەش پیرۆز ئاوساجان ڕۆژانی جەژن چۆنە بینی ئەگەر بەراوردی بکەین بە مناڵی جەنابەت و ئێستا و چۆن چۆنیە جەژنی جاران چۆن بوو بەڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان درود بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری پێشەوامان ئەو پێشەوایی کە هەموو چرکەیەک و هەموو ساتێک و کاتێک شەوە ڕۆژە هەر کاتێکە کە بۆی دیاری کردوین بە بەردامەیەکەوە کە هەمووی سەرکەوتنی مرۆڤە یەکێ لەو شتە جوانانی کە هەمانە لە ساڵەکە کە دوو جەژنەیەکێ لەوانی ئەم جەژنەیە ئەم جەژنە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ مناڵی بینەوە بەر شاشەی خەیاڵی خۆمان هەرکێ قسەیەک ئاڵێ بۆ نمونە جاران ئاو بوو یا ئاو بووە من گومانی تیانیاڵێم هەر سەردەم و هەر کاتێ ڕیتم و تایبەتی خۆی هەیە تام و چێژی خۆی هەیە بۆ نمونە ئەگەر ئەگەڕێتەوە بۆ مناڵی ئێمە مناڵ بووینەوە کاتە بە بیرمیە ئێمە لەو ناحێزەڕایەنە بووین هەمووی خزم و کەسوکاری یەکترە لە یەکە ماڵ و تێکەوتین بۆ ئاخری عنی چکلێتمان هێناوە پڕی علاگەیەک ومانیا چوینە ماڵی خزمێت دامانە کرد و هەمترە گەڕێن ئەمەم سەردەمە لەوەی ئێستا تا حدێک کاڵ بێتەوە بەڵام شتی جوانتر هاتوۆتە شوێنی لە ڕاستیە ئێستا جەژن
منەڵم دەرفەتێکە ئەم خی گەورە بۆی هێناوین کە چرکە بە چرکە ئەوش عیبادەتە ئەبێ ئەمەمان لەبیر نەچێت جاری خەڵکی هەر بۆەوە تێنەگا کە جژن خۆ جوانکردنێکە و خۆڕازانەوەیەکە و ڕۆشتنە لێرەوە بۆ ماڵی خزمێک کەسکار نا جژن من ئەڵێم ئەبێ بە ڕۆح بێ ئەو لایەنە ڕۆحی ئاو دەینەوە بە محیبەتی جژن بۆ ئەوی بتوانین جژن بکەینەوە بەو جژنی کە خەڵک ئاشتکاتەوە ئەمڕۆ بەداخەوەیان لەوە چێ بڵێن خەڵگەڵێن لایانی کۆمەڵاتی لایانی سەردان لایانی خزمەتی کاڵبۆتەوە ئەم جژنە هاتووە وامان لێ کات جارێ بەر لە هەموو شتێک کە پەیامێکی ڕزگاربوونی مرۆڤە ڕزگاربوونیەتی لە مادە ڕزگاربوونیەتی لە سیاست ڕزگاربوونیەتی لە کۆیلی ڕزگاربوونیەتی لە پاشکەوتنی کەسی تر ئەمە کە هات کە ویستی ئیسماعیل بڵێن بکرێ بە قوربانی ئەمە شیعارێکە دروشمێکە کە هات دوای ئەوە کە ئیتر لەم جژنەوە مرۆڤی تر ئازادە مرۆڤ گەورەیە ئەم جژنە بێ فێری ئەومان کات کە ئێمە هەین خۆمان بین و دەنگی کەسی تر نەبین ڕەنگ کەسی تر نەبین و ئەبێ ئەو مرۆڤە بین کە پێغەمبەری پێشەوامان دوردی خۆی لەسەر بێ کە بیلال ئاسا کەسێکی داما و کەسێکی بێکەس کەسێکی بێعاشرەت بێهۆز بێچی ئەمانە بەڵام کە ئیمان بەم ئاینە هێنێەوە ئەکەوێتە دوای ئەم پیاوە بەرز و بەڕێز و نمونەیە کە من ئەڵم لە ژیانە بێچوونە هیچ بەروارێ هیچ ساڵێ هیچ مێژوویەک تازە مرۆڤێک وا دروست نابێتەوە بەڵام ئەم بیلالێکی داما و کەیەتە ئەڵێ هەر ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەبێ بە جەژنی بۆ هێتە هاوشانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم وەکو چی وەکو کەسایەتی نەک وەکو پێغەمبەرایەتی کەسمان نابین بەوە کەسمان پێ ناگەین بەڵام ئەم جێژنانە ئەبێ وامان لێ بکات ئێمە دڵەکان ئاشتکەینەوە ڕۆحەکان ئاشتکەینەوە یعنی مناڵم دنیا چیتایە ئەگەر نەیکەین بە جەژنێک هەموو ڕۆژ یعنی تۆرە ئەم خوای گەورە بۆچی جەژنی بۆ هێنان بۆ ئەوەی بەڕاستیتر دڵ نەبێ بەلانەی ڕق نەبێ بە هێلانێک کینە نەبێ بە خاشاک و زبڵدانەوە ئەخوی ئێمە بەشی چیەکە 70 ساڵێک بەڵام ئەتوانین ئەم دڵە بکەین بە دڵێک کە هەمیشە هەواری خۆشببختی و هەمیشە مەملەکەتی جەژن بێت ئەو جژنە کە ئیتر خوای گەورە تۆ لە یەکەم هەنگاوە کە لە ماڵ یەتە دەروە بە چاکە بۆتە نووسێ کێ ئەمەیەکە ئایا بەرنامەی دنیایی ئایا کەسی دنیایی ئەوتۆرە هەموو کەسێکمانە ئەم قورئان 1400 ئەوەنە ساڵات و نە تازە کراوەتەوە نەوتیانە بەرگی دووەم هەم تشتی بۆ زیاکەین نە بەرگی سێم وای لەکەین هەرە قورئانەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ عیلما لەگەڵ زانستا جوانتر بە زیندوی ماتەوە گەورەتریش دەرەکەوێت لەبەر ئەوە ئەم جەژنەی ئێمەش جیا لە هەر جەژنێکی ترە ئەها جەژنان زۆر ئیشی بۆ کرێ زۆر پارەی بۆ سەرفەکرێ بەڵام شاری بۆ ڕازاندێتەوە هەموو شتێکی بۆ کرێ بەڵام کەس ئامادە نیە ماڵە ماڵ بگەڕێ بەڵام تۆ ناڵێ بە خەڵکیش ماڵە ماڵ بگەڕێ ئەم ڕۆحە ئەدبات بۆ چونکە زانێ پاداشتێکەیە مامۆستا بۆ تێیدی قسەکەی جەنابەوەی کە زۆر جار لێرە لەوێ وترێ جژن کاڵ بۆتەوە یا جژنی ئێستا بەراورد بە جاران تامینی قسێکی جوانت کرد هەر ساتە و هەر ساڵە و هەر کاتە و بە تایبەتمەندی خۆیەوە جوانە ئێمە پرۆگرامێکمان پێش جژن تۆمار کرد خوشکێکی بەڕێزوتی کاکە ئێستا نیعمەت ئێستا بە فرگر و سەلاج و ئەوانەیە ئێمە جاران ئەگەر مامستای قازێک مراویە قەلێک کوڕە کەڵە شێرێک سەر بڕین بۆ جژن خاصن ڕەمەزان تا تەکید نەبووی نابانی جژنە نەمانەتەوە چکە نەمانزانین لە چیا هەڵگرین یا مامۆستا جاران لەو زەڕانی جەنابەت باسیەکەی سیارە کەمتر بوو ینی دێک بۆ دێک وایە بە پێ بڕۆشنەوە ئێستا سوپاس بەخوا سیارە هەیە ئەتوانی بە خزم و کەسوکار شاد بیزووتر یعنی تۆ براکەت کچەکەت کوڕەکەت لە دەروی وڵاتە ئەتوانی زۆر بە ئاسانی لە ڕیتۆڕە کۆمەڵایەتەکان و سەوت و سوورە لێرەوە قسە بکەن و جژنە پیرۆزەکەن وانە یعنی ئەو نییە بڵێ کاڵ بۆتەوە قوربان کاڵ نەبووە مامۆسایەکەیە ئەیناسمەوە بابەتێکی دا بەزان بوو بڵێ وەکو بڵێ زۆر لەگەڵ ئیسلاما کۆک نییە بەو شێوە نووسی بوو ئەم جژنانە کاڵ بۆتەوە سەری فلان جژن و فلان جژنوانە بکە ئێمە ڕێز لە هەموو شتێکە گرین بەڕاستی مسلمان ئەوەی جوانە ڕێز لە بەرامبەرەکەشی ئەگرێ بەڵام خوشکەزایەکم هەیە مامۆستا لوقمان هەر لێرەوە سڵاو ڕێز و جژنانم هەیە بۆی زۆر کوڕێکی بەئەدەبوانە لە ڕوخەتوانە تێ نووسبی قوربان ئەویان بۆ جەوە ئەمەیان بۆ ڕۆحە ئەبێ خەڵک جیاواز بێت لەمە چونکە بۆ ئەم جەژنە وەکو وتم هات بەرگێکی تری کرد بەها پێش ئەوەی سەدەی بەر لە ئیسلام جەهالەت و ئەمانە هات کاکە ڕێزی ئافرەتی نەگرت کورە مناڵی لەناو ئەبرد بۆی گەورەی خۆی هەبێ خەڵکی کردبوو بە کۆی لە تۆرە ئەو هەموو ئەهرام و شلامانە لەسەر شانی کێ بووە تۆرە ئەو هەموو خەڵکە گەورە ئەبوو جەهلێک لەوێ عنی بیلالی بە مرۆڤ نەیەزانی عنی شتێکی زۆر جوانێ هەیە زۆر لە زۆر شوێنەکە ئەڵێم ئەڵێ هەر کەسێ هاتە مەدینە یا هاتە مەکە ئەم پێغەمبەرە نازارەیە بینی صلی الله علیه وسلم مسلمانە بوو وتیان خۆ ئەبوو جەهل هەموو ڕۆژێ بینی وتیان ئەبوو جەهل نووسەرەکە زۆر جوان جایداوت ئەڵێ ئەبوو جەهل دڵی نەبوو کەسێکی ڕووکەشگەرا بوو
بەڵام کە ئەوەی هات بەدڵیش ئیتر تەسلیم ئەم پیاوە ئەبوو ئەم پیاوەشی کرد بە مرۆڤێکی نورین ئەوانە بۆیە لە من ئەڵێم نەخێر کاڵ نەبووتەوە الحەمدلله ئێستا چیتە مزگەوت دڵنیا بنامە لە ساڵەکانی من هەشتا بیرم مێت خۆ لە هاتینە ناوەندیوەمانە ئەوەندە گەنج نەیە چووە مزگەوت ئەوەندە پیر نەیە چووە مزگەوت ئێستا لەخوا بەزیابی مزگەوتەکان شوێنەکان ماڵەکان گەڕەکەکان هەمووی جمەیتی و لەخوا بەزیاب من کە جەژنیش لە کۆڵانکەی خۆوانە لەگەڵ مامۆسای عەزیز و خزم و کەسوکارمە بەڕاستی تا نیمە ڕۆی عنی مانوە بێەوە نە پێ خێراتنی خەڵکەکەی ئەیتر چۆن کاڵ بۆ تۆ سپاس بخۆن ماوەسانەمە بەخێر بێ دووبارە جەژنە پیرۆز بێخۆ جەنابێت لەگەڵ ڕۆژانی جەژن ڕوانگەی جەنابتەوە چۆنە بینی سەرەتا بە ناوی خوا جەژنە پیرۆزە لە بەڕێستان و برانی پشتکامیرە و کارمەندانی بەڕێزی ئەم تەلەڤیزیۆنە جوانە و مسلمانانی کوردستان و جیهان بەگشتی ئەەکەم و هیوادارین بێتە مای خێر و خۆشی و شادی و کامرانی ئینشاءڵڵا بەسەرجەی مسلمانان جەژنی قوربان بەڕاستی تایبەتمەندی و جیاوازی خۆی هەیە لەگەڵ جەژنی ڕەمەزانە هەردووکی مبارەکە و خوای گەورە نردوێتی بۆمان بۆ پاکبوونەوەی ناخمانە ئێمە بۆ نمونە لە ڕەمەزانانە ڕۆژوو ئەگرین پاداشتەکەی بە جەژنیەکەوێ دڵخۆشیەکە بەڵێ ئاهەنگی بۆ کردن ماڵ و ماڵگەڕانە چکلێت هەڵگرتنە شیرینی خواردنەوەی میوانی کردنە بەو شێوازە جەژنی قوربانێکی ئێمە ئەبێ قوربانی بۆ بین خوێن بڕژین لەو کاتەیە کە فەقیر ئیسیفادەی لێ کاتراوسەیەک نەبوونە خواردنێکی نییە تۆ قوربانی بۆکەی چەندێکە گۆشتی نەخوارد لە ڕووی نایە بەڵام لەو کاتە خوای گەورەی مامۆساییان فەرمووی ڕۆحەکە وای لێکە ئەم کەسە ئەم قوربانی ئەکا کۆگۆشتەکەی بۆ بنێرێت ئەوە نییە با لە دەرگاکە جەژن تایبەتمەندیەکانی خۆی هەیە کە لەگەڵ ماڵ و مناڵ بەیەکەوە نان خواردنەکە بەیانیان ئەڕۆی بۆ مزگەوت نوێژەکەی نوێژی جەژن لە بە جەماعی دوایەوە یەیتەوە بۆ ماڵەوە ماچکردی مناڵەکانە پیرۆزبایی لە خانەوادەی بە ڕێز شیرینی دانە بۆوان وەکو جەژنانە با بڕین دوای ئەوە گەڕانە بۆ دراوسێ دایە و بابە گەورە خاڵمان بەو شێوازە ئومێدەوارین خەڵک لەم جەژنەیە دڵەکان پاکاتەوە ئێمە ئەگەر ناتەبایی و ناکۆکیەکمان لەگەڵ کەسێکە هەبێ لە ڕۆژانی ئاسایە ناتوانین لەوانەیە بمانێ بڕین بەس ئەو بڵین ئەو توانامانە نەبێت کە بڕین ڕوو بەڕووی بن بڵێن گەدنمانازاکە یا ئەو بێت بۆ لای ئێمە بەڵام جەژن ڕۆحەکە پاڵە پێوە ئەنێ بڕۆیت ئەویش دەرگای واڵایە کاک نەبرزنی وەشی وایە وەک لە پاسێکایە لە شەمە نەفرێکابی خۆ ناتوانێت لە خۆدا بەزی تا نەگەیتە وێزگەیەک وانێ مامۆسا ئەم جەژنە وێزگەیە کە تۆ توانی بیقۆزیتەوە ئاسانتر ئەتوانم منداویکردن ئازایی لە زۆر گرنگە بەڵێ یعنی کە من بمەوێت کەسێک ئاشتکەم ئێستا مامۆساژەکە پێم بڵێ بوون کەسێک عاجزە لە تۆ یان بڕۆین سەردانی بکەن ڕەنگە توانایەکی باش بم لەبارنێ بەڵام جەژن دەرگاکە وهڵایە خی گەورە ئەم دەرفەتەی داوە ئێدەوارین مرۆڤەکان هەمووی پێکەوە شاد بن و باسی کاڵبوونەوەی جەژمان جەژن هەر جەژنە کاڵ نابێتەوە تۆختریشە بێتەوە جوانترە بێ و خۆشتریژە بێ بەڵام ئەو مرۆڤەکانە ئێمە ڕووخاوین فوتاوین گیرۆ دەین پێویستە ئەو ئیرادەمان داوامان لەخوا هەبێ دڵمان پاکاتەوە باش بین جوان ببووین خۆش بژین شاد بژین ئینشاءڵڵا کاکدانا ماژی بە شتێکی جوان کرد ماوەسانە لەم چەند ڕۆژە پێکەوە باسمان کرد خێر و پاداشی زۆرترە قوربانیکردن لە شاری خۆ لە نزیکی خۆت لەوەی کە ئاماژی بە شتێکی جوان کرد فەقیر و هەژار لەوانەیە نەتوانێت دراوسێکە کە سوکار بووە خێرەکە گەورەترە گەر بێگومان لەوە شار و لەو ئینی وڵاتی خۆمان هەبێت مامۆستا عەبدوڕەحمان هەر لەسەرم بابەتی کاڵبوونەوەی کە ئەوترێ تەڵەن هەستەکەم هەندێک کەس یا بە نەزانی ئێڵێ یان بە مەبەست جەنابەت فەرمووی ئێوە لەم دوو شەعایرە گەورەی ئیسلام باژنە ئەوەی کە ئەوتێت جژنە نەتەوایی و بۆ نەتەوایەکان ئەم هەوپاری بۆ سەر فەکرە شاری بۆ ڕازێنێتەوە بەڵام خەڵک ئاوا ناچێتە بازار خەڵک ئاوا خۆی بۆ ئامادە ناکە مامۆسایکی بەڕێز وتی چوو بە وەفدێ بوون چوونەتە ئەمریکا کاک دانیار وتی چوونێتە ماڵێک موسڵمانیش نەبوون بەس داعوت بووین لەوێ لە واشنتن وتی 9 ساڵە ئەوە ئێوە یەکەم کەسن لە دەرگامێن میوانم دێ خۆی ئێمە لێرە بۆیە ئەم بابەت ئەڵێن کاڵ بۆ تۆ یا کاڵ نەبێتەوە زۆر هەستی پێ ناکەین چکەم سەردان و گەرموگوڕە تا حدێگەرەیە ئاتۆ چۆرە ئەوروپا بزانە خەڵک ئەتوانێت ئاوا سلف لێ بێ بۆ ماڵی مامۆستا عەبدوڕەحمان بێ بە ماڵی کاک نەبەر نییە بەڕاستی ئەوە لێرە ئێمە چونکە خۆمانتیاژین یعنی نیعمەتەکە هەست پێ ناکەین کاکدانا ئەوان ڕاستە پێشکەوتون و کۆمەڵشتی گەورە بەڵام لەوانێ ئاواتەخوازی ئەم زۆرش فراغ ڕۆحێکە ڕۆڵە لەوانەیە ینی ئەم کۆمەڵایەتی و ئەوەی کێمەمانە ئەوان لەلای ئەوان نەبێ مامۆستا گەر بەرهەمی دیکەت ئامادە بێ پێمان خۆش مامۆستا بەرەمەکە تایبەتە بە جەژنەوە یان لەخوا بەزیای من ئەم بەرنامانەکە تەلەفۆنەکەن و تەلەڤیزیۆنەکانی کێش کە تەلەفۆن هەر ئەم شعرێکەکەمون کردو ئەم شەو نووسیم خی گەورە بە هەرێکی داوە سوپاس بوو یعنی ئەم شعرە نوێ و لە نوێ بەڵار وڵا هەر پەیامی ڕۆژەوە وڵا لەخوا بەزێ ئێتر ئەمەشیان شعری زووترە بەڵام ئەمە ئێستا خوێنە بۆ جەماعەتی ئینشاءڵڵا بۆ جەژنانە و پیرۆزبایی هاوڕێیان
ئاشنا و دۆست و خزم کەس کەی ڕەوایە هەر بڵێم پیرۆز و بەس کۆلارەی دڵ هەڵ ئەدەم بۆ ئاسمانان بۆ ماچباران بۆ هەڵدانی گوڵی دەست بۆ دیدارتان گلێنەی چاوم دەفڕێ شیلەی پێ پیرۆزبایی خۆش و خەس هەمووتانم لا گرنگن گزنگن دەمتان تەڕ بێ بە شیعرە خۆشاوی هەست بتان بینم ئالە و جانی جەمەدا دارام قەت نامەوێ عێشق و حەرەس سڵاو و گوڵاو و نێرگسی پیرۆزباییم هی دڵ نەبێ ئیلاهی بێ بە قەقنەس جەژنی ڕۆحە خۆشم دەوێن ئازادن نەتان بینم یا هەڕەبی قەت پەرت و پەس لە هەرفێهەن براو خوشکن لە دڵما بۆ ژیانم گوڵزارن گەزۆی نەفەس جەژنانی من نقل و چکلێتی شعرە ئێوەم هەبێ شیرینیم نایکە هەرەس ڕووی دیدارتان بە لێوی دڵماش دەکەم لای تاوگۆزی هەر نیەقین و قەفەس لای تاوگۆزی هەر نیەقین و قەفەس دەستە خۆش بە جا ئەم نەبوونی قینە بۆ خۆی پاداشێکی گەورەیە مامۆستا کە ئەوترێت جەژن کۆمەڵێک دابوونەریت و ئادابی تایبەت بەخۆی هەیە کە سەرچاوەکەی کللتورە ڕەسەن و جوانەکەی کوردەواریە تەنانەت ئیسلامیش نییە بۆ معلومات ینی سەبوونە لە ئیسلاما نهاتوە لە جەژنا بەیانیەسی چێشت و نامکەوە نیە نقڵ و ئەمانە ینی ئادابێکی جوانی کوردەواریە تا چەند گرنگە پەرە بەم ئادابانە بین بیان پارێزین بۆ نمونە ببیستین لێرە و لێ هەبێ وڵای بەم بەیانی زۆرانم بۆ ناخورێ ئەم چێشت و ناناخەمە نیوەڕۆ خۆی لە خۆیان تێکدانی دابوونەریتەکە نیە مامۆستا جوانە دەستخۆش خۆی دابوونەریتی شێکێکە لەو شتە جوانانەی کە هەر میلەتێک هەیەی وەم ئیسلامش کە هاتووە لەگەڵ هەموو دابوونەریتەکە ناکۆک نەبووە بەڕاستی ڕاستە تۆ گەر بگەڕێنەوە بۆ مێژوو بڕۆی بۆ وڵاتێکی وەکو ئێران کە 600 زیاتر لە 600 ساڵ پێش ئیسلام هەبوو بەڵام کە هاتە ئیسلامە گەورەی لەوایە نەیوتە ئەمەیتر هەر چی شتیان هەیە بڕوخێن و لای بە ناوتی ئەوەی جوانە وەریگرە و ئیسفادەشی لێ بکە و بڵاویشکەرەوە ئەوەی کە خراپە بۆ خۆی ئێمەش لە کوردەواری یعنی وەرە ئێسام جلوبەرگی کوردەواری سوپاس بۆ خاکێکە لەو جلوبەرگانەی کە مامۆسایکی خوشکەزان مامۆستا مەلا محەممەدی مەلا محمودی تاوگۆزی زۆر کورد لە سەردەمی پیاغەمبەردا دووری خوا لەسەر کتێبێکی جوان و ناوبانگی باشی دەکەمەوە یعنی باسی ئەوەی کرد کە جلوبەرگی کوردی لەو سەردەما جاگەر کتێبەکە بخوێنیتەوە بیبینی عن جەنابتانەوە جوانتر ئینسان بۆی دەرەکەوێت بەڵام تۆرە هەندێک نەریتی جوانمان هەیە ئەین تۆ بۆ کابرا ئاگاتە کابرا کە پیرە چەمێتەوە مناڵێک دەستی ماچەکە یعنی تۆ لە مامۆسایەکە پرسنجا ئەمە هەر بۆ نموناتەوە خەیاڵم ئەڵێ خۆزیاد ئێمە لەبەری قورئان هەڵسی نیا ماچیکەین چۆنە ئەڵێ وەکو دین نەهاتوە یعنی لە ڕاستی ئەگەر ماچکەیان ئەوە بەڵام تۆ تخوا عیب نییە لە مەجلیسێکە دانیشی لەبەر پیاو کەڵەسی کە عادەتە لە وڵاتانی موسڵمانە بە تایبەتی بەڵام قورئان بێ هەڵنەسی عیب نییە دەستی کەسێک ماچەکەی کەوەچێت لۆچی هەردینیشی نەبێ بەڵام بەتەمەەن بێ بەڵام قورئان بەو گەرەوە و فەرمودەی خەڵک گەورەیە ماچی نەکەی جا ئێمەش شتەکانمان بەڕاستی ئەلحەمدولیلا کووردا کە هاتووە من پێم وابێ زۆربەی زۆری نەریتەکانی لەخوا بەزیابێ لەگەڵ ئیسلاما کۆکە بۆ بەڕاستی من هەرگیز لەم ماوەشار لە کۆڕێکا بووین مامۆستا زۆر جوان باسی کرد لەو کتێبە قەت ئەم کوردە بە زۆر نەکراوە بە مسلمان هەر گرنگتر بڕۆرەوە بۆ مێژوو کەسێک تا ئێستا زۆرترین ناوناوی محەممەد و ناوی ماڵێک کە چوار کوڕێ بێ ناوی ئەنی ئەبوبەکر و عوسمان و عەلی بۆ چونکە ئەلحەمدولیلا ئێمە هاتین کە مسلمان بووین مسلمان گەورەی کردین و نەریتەکانشمان ئەوەنە جوانمە مسلمان قوبوڵی کردووە جا من بۆ ئومێدەم گەڕێنەوە بۆ ڕەسەنایەتە جوانە تەرکی نەکەین بۆ نمونە من لە بیرمێ ماڵی مامم یا خاڵێکم هەبوو وەخت خۆی کە یەکێک هاتە سەر جادەکەی زەڕایان غەریب بوو ئەچن مەرحەبایەکی کرد و ئامۆزاکەم یان خاڵۆزاکەم یان پورزاکەم یان ئەبچۆ بە و پیاوە بڵێ یا خۆی ئەچوو کاکەڵی غەریبی ئەرە وڵا لێرە چیەکەی وڵای دی چاوەڕێ سیارێکی ماشتێ دەیوەرە چینە ماڵی ئێمە ئیسراحەتەکەین و دوایی بانی بەڕێتەکەین ئەمە نەریتێکی زۆر جوانە دینیش لەگەڵەمانە کۆ کرد لەبەر ئەوە مناڵێم کە دڵەکانمان ئیتر ئەگەر دەرگای دڵمان کردەوە بە پاکی بەڕاستی نەریتەکانش بە پاکی وەرەگرن ئەو نەریتانش خۆ ئەگەر شتێک بێ زەرەر لە دینەکەمان لە ئەخلاقمان لە ڕۆژمان شتێک بدە ئەو ناکەم من لەگەڵ ئەوە ئینسا بۆ منە پۆشتەی کاکە کە ڕۆژی جەژن هاتووە ڕۆژی جەژن خۆی عیبادەتە یەکێکە لە ڕۆژە هەرە گەورەکانە خۆم جەژنە لەگەڵ ئەوان نییە بە بێت ڕێزم هەیە بۆ و دادانە و خوشکانەکە خۆی ڕوت کاتەوە جلوبەرگێکی نەشیاوانە خەڵکی نامەحرەم ومانە چون بۆ سەر قەبران ئەمانە دابوو نارێتێکی خراپنەوە هەرچەند ئێمەش زۆرینەی کوردیش پێم وایان نایکە بەڵام ئەوەی کە لە دەرگای ماڵانەدەی من مامۆسۆفیەکە هەموو جارێ تەنیشتمانەوەی مامۆسۆفیە هەموو زۆر پیاکی پاک و نورانیوانە
لەوەی بەیانی زوو ئەدا لە قاپێکە منش بەیان زۆدم بە قاپەکەی ئەو زۆر دڵشمان پێ خۆشە لە ڕاستیە یا لەگەڵ کاکەیەکیان لەبەرەوە ئەم نەریتانە سوپاس بخوان نەریتێکن کە لەگەڵ ئیسلاما کۆکە بۆ شتێکیش کە بزانین ناکۆکە ئێمە ئەخینەولا یان بۆن منە لە ڕێژە ناوتۆ لە ڕێ کەناڵەکە و ئەتوانین ڕوونیکەنەوە بۆی خەڵکێکیش لێ دوورکات بەڵام سوپاس بخوا ئەم جەژنە هەمیشە من ئاوات لێ تێگەشتم واشە جەژن لە دوای جەژن خەڵک باشتر تێگاوە باشتر پێ ئەگا و سپاس بخوان نەریتە جوانەکانیشی زیندووە بێتەوە لەگەڵ بێ هەبوو بە هەمووشمانە هەڵدەین بۆ نمونە کامە زۆر جوان و ڕێک و پێەکە بیگەین بە پەیامێکی جوان مامۆستاگیان جا پێمان خۆشە بەرهەمێکی دیکەمان پێشکەش بکەین فەرموو لێتانە پیرۆز بێ جەژن بە شەوادی لێتانە پیرۆز بێ جەژن بە شەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئازەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئازەوادی وارن تەمان و ژین پاکەینەوە لەگەڵ خوای خۆمان دڵ چاکەکەینەوە هەموو ڕۆژێکتان خۆشی و جەژنێ ڕوحتان ئاسوودە پێشووی بەژنێ ڕوحتان ئاسوودە پێشووی بەژنێ لێتان پیرۆز بێ جەژن بە شەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئاوازەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئاوازەوادی بەختاوەریە دێکەوە گەژێن بەکام و کۆبین بۆچی بەش بەژین بێنێ مەملەکەتی دڵ بەهاری بێ بۆ ماڵی یەکتر گوڵمان دیاری بێ بۆ ماڵی یەکتر گوڵمان دیاری بێ لێتان پیرۆز بێ جەژن بە شەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئازەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئازەوادی باوێشە و نۆب و سێڵاو و چکێنێ باوێشە و نۆب و هاو چکێنێ بۆ دێنی و دیدار شیرینی ڕێنێ هەمیشە بژیدەی خۆشی بێ بەوەشێ بەنێ و چاوتەوە جوانترین نەوەشێ یەخوا پێرۆز بێ دایم وانی لەوەی یادێ جەژنتان پێرۆز گەردنتان ئەوازانێ یەخوا پێرۆز بێ دایم وانی لەوەی یادێ جەژنتان پیرۆز گەردنتان ئەوازانێ لێتان پیرۆز بێ جەژن بە شەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئازەوادی من بەدڵ دەیکەم گەردن ئازەوادی ئای دەستە خۆش بێخوا دەستە خۆش بێخۆ هەر باسی دابوو نەریتە جوانەکانمان کرد مامۆستا کاک نەبەرد
ئەنجاری وایە بینین بوون لە منتیقەی لای ڕانیە و لای حاجیا و چوار قڕنا ینی ئەمە ساڵانە ڕاپۆرتمانەیە لە هەندێک شوێن لای ئاخجە لە ڕوانەش تەنانەت ئەو خەڵکە کە قوربانیەکە هەمویان قوربانیەکانیان ئەهێنەوە بۆ مزگەوت یا بۆ هۆڵی مزگەوت بەڵێ تێکەڵاویەکەن سەر لە نوێ دابەشێکەنە و تەنانەت هەز ڕێبوارێکیش بێ بڕە ینی بەشی لێن ئەمە شتێکی زۆر جوانە لای ئێوە لە منتیقی لای ئێوە شتێک هەیە تایبەت بێ نەریتێکی جوان بێت لە جەژنی قوربانیا پێش جەژن ئەگەر کاک نەبەر شتێکە بێ بۆمان باس بکەیت ئەگەر باز لە جەژنی قوربان بکەین تایبەتمەندێتی زۆرە لە شارەکەی ئێمە وەکو زەڕایەن یەکێک لەوانە پەرۆشی خەڵکە بۆ جەژنە پیرۆزە ینی کە مامۆستا نوێژی بەیانی تەواوە کات خەڵکەیە چاوەڕێی خەتابەکەی ناکات ئەڕۆ بۆ ماڵە ماڵگەڕان یاکە لە کۆتایی خەتابەکە مامۆستا ئاڵێ پەلەمەکەن بڕۆنەوە ئیسراحەتێ بکەن نانێ بخۆن سەعاتێ دانیشن چایەک بخۆن ئیسراحەتێ بەگیان تامن دوایە ماڵەکان بگەڕن ینی خەڵکی ژێر هەر لە سەرتایم زەڵێ بە ئەم ڕیزە ماڵەیە تەواو بکەم ینی خەڵک بە پەرۆژە ماڵ هەیە 2 کیلۆ چکلێت تەواوکە هەیە 3 کیلۆ چکلێت تەواوکە جا دوای ئەوە تایبەتمەندێتی هەیە لە ئێوارانی عەرەفە لە شاری زەڕایەن هەموو ماڵەکان خواردنی ئەو ئێوارەیان گۆشت برژاندن یعنی ئەو خەڵکە ئەبینی لە دوای نیوەڕۆ نانی نانەوە نامێنێت نانەوەخانەکان داخلێ ینی بگەڕێ بۆ نان دەستی ناکەوێت هەشتی بازار تەواوە بێ ینی نیوەڕۆ هەموو نانەکرێت بەڵێ بۆ لە عەسرەوە ئیتر خەڵک دەسەکاتە ئامادەکردنی گۆشت و دار ئاگرکردنەوە هەمووی گۆشتە برژێنێت ینی کە ئێوارانی ڕۆژوو بەوەشکەن بەڵێ بەڵێ لە عەرەفە دەگمەن ینی لە 100 ماڵ ئەگەر ماڵێکش لەو برنجی هەبێ ئێوارە ما باقی هەمووی گۆشتە بۆ بە عادەت و نەریتێکی زۆر زۆر جوانوکمان کە لە ئەوەی کە فەقیرە چۆن ئەوەی فەقیرە قوربان دیار نییە فەقیر لە زەڕایانە ئەلحەمدوللا جێ نابێتەوە خەڵکەکەی دەستکراوەیە دڵکراوەیە ماڵکراوەیە بەشی فەقیرەیە هەموو دراوسەکان هەمووی دوو قەڵ بەرزە بێتەوە جا ئەگەر بەڕێستان لە ساڵی داهاتووەوە جەژن عەرەفەمان بەڕێ کرد ئەگەر بۆتان کرا ئێوارەی عەرەفە ڕاپۆرتێ بکەن لە زەڕایەن لەوێ خاباتمانەیە بەرزە ئەڕوانێ بەسەر شارەکەیە ببینن ئەو شارە دیار نییە ئاڵەی هەوریەکە و بەسەر ئاسمانی شارەکە بەڵێ جا ئیتر ئەمە جوانترین عادەتە کە لە زەڕایەنە پەی جوشتەکان زۆر کات یەن ڕسمیان کردو بەڵام نەبوو بە شێوازێکی باشی پرۆفیشناڵانە بڵێن راپۆرتێکی لەسەر بکای شەڵاکە دەرفەتە و ساڵی داهاتوو ببینن ئەو دوو کەڵەت هەورێکی دروست کردو لەسەر ئاسمانی زەڕایەن دڵنیام ئەوەی کە مەسەلەن ئەوەی ئاماژەمان پێکە ماڵێکی فەقیر بێ لەو گەڕەکات حتمەن گەڕەکە کە ویژدانی قوبوڵ ناکە ئەوە لەوانەیە ئەو زۆرتری بەڵێ بێگومان ئێمە لەوانەیە کۆکەی خۆمانەوێ بەس ئەو چون فەقیرە چەند کۆیەکی جا ئەگەر بڵێن هەمانە ناسراومان هەیە لە شارەکانی دەرەوەی یا لە شوێنەکانە لەوێ عادەت نییە نەبوو بە داب یەتەوە بۆ زەڕایەن ئێوارە لە ماڵیشی لەوێنە بەڵێ لە ماڵ قەوم و کەسەکەی قوربانیەوە میوانشتووە قوبوڵەکەن بۆ عارفەیەکی دەرگانیە یەنەوە لەوێ گۆشتەکە برژێن نانەکەی خۆیانە خۆن و ئەگەڕێنە بۆ ماڵچوون کەڵەن لای ئێمەم عادەتە نیە بابۆنەکەی نەڕوا بەسەر دراوسێکمانە سپاس بەخوا زەڕایەن زۆر عادەتی جوانی یەکێک لەوانە ئەو گۆشت برژاندنی ئێوارانی لەگەڵ شەوانش هەر خەڵکە گەڕێ لە زەڕانیم ئەوە نیە بڵە شۆ دانیشتوە دەرگاکە کە بانگی ئێوارەی ئەزانم ڕۆژانی جەژمە کە بانگی ئێوارەی یا بڵێت ناگەڕێ بۆ پیرۆزبایی وەمانە هەرە گەڕێ هەمووی وڵای ئەو مەتێقانە زۆر خۆزیمان زانی هەوز و دەقعوتمان کردنایە بۆم عەرەفە شاڵەوە ساڵی جا بەیانیان خەڵک گیلاکە بێ چکلێتێکی زۆر کۆ کاتەوە ئەوە هێنێتەوە بۆ ماڵەوە نیوەڕۆ سەرخەوێکی بۆشکێنێ فێنکی ئەنجام تاقی ئێوارە چیلێکی جوانی کە لە بەرەکاتەوە ماڵە ئەمجا بەیانی گەڕانێکە سەرپیە بەڵام ئێوارە و شەوان دانیشتن چرە سومیوی لەگەڵ لەوانەیە عایلەیش بێ و کاتە خێزان و ئەوانە بڵێ بێگومان ماوەس عەبدوڕەحمان قوربانیدان قوربانی ینی چەمکی قوربانی لە فەلسەفەی شاعیران لە دیدی شاعیران ئێوەی شاعیر چۆن ئەیبین مەبەست لە قوربانی قوربانەگەر هەر بگەڕینەوە بۆ ئەوەی کە خۆی گەورە لە بە حەزرەتی ئیبراهیم بۆ حەزرەتی ئیسماعیل خۆمە پەیامێکی گەورەی هەیە پەیامەکەەوە بکەیتر ئەگەر تۆ جارێ بزانین ئایا خۆشەویستی نێوان باوکو کوڕ اینجا دامەزراندنی ئایا ئیمانی ئیبراهیم ئایا پێغەمبەرەکە چۆن نیە ئیسماعیل چۆنە بەڵام تۆ سەرکە بە جوانترینشی وەڵامی خۆی گەورە دەن و یان کوڕەکە پێڵەکە باوکە ئادەی فەرموو ئەمە بۆ قوربانیدانە بۆی کە ڕازگۆم لەگەڵ ناخی خۆمان لەگەڵ ئەو پەیامەکە لە ئەو خۆی گەورە و بۆ ماتووە حەزرەتی ئیبراهیم کە ناڵێ ئەمە کوڕی شیرینمەوە وەکو سەرگردەکانی ئەمڕۆ چۆن کوڕەکەی یەک کاروان بە سایرێ مۆدێل بەرزی لەگەڵایە بانقی هەیە و چی هەیە من نا
ئەفەرمێ کوڕی شیرین شتێکی ئەوان بۆ هاتووە ئەڵێ باوکی گیان فەرموو بە باوکی گیان و بە کوڕی شیرین یا ئەبەتی بەڵام ئەبێ هەر کەسێکیشمان ئەمە خۆ ئەوان هاتوون پێشەنگی ئێمەن تۆرە گەورەی ئەم پێغەمبەری پێشەوەمان صلی الله علیه وسلم لە هەر شتێکە یعنی نمونەیە تۆ ئەوەنە نمونەی جوانی هەیە نازانین کەمایان باس بکەی دێ ئەگەر ئێمەش ئەو پێشەنگمانە ئەبێ وابین شاعیرێکە مامۆسایەکە مەلایەکە جەنابتی ڕاگرنکارێکە پەروەرشیارێکە هەر کەسێکە ژنە پیاوە نێرە مێیە دوورە نزیکە گەورەیە بچووکە بەڕاستی ئەبێ ئەم قوربانیە بەخۆی بدا ئەم قوربانیە چییە؟ ئەوەیە ئەم دنیا نەمخەڵەتێنێ ماحوی لە شعرێکی زۆر جوانەڵێ تا لە دەستی دەرنەکردووی ئەم ژنی سەد شوکەرە مەحوی ئازانە بدە تۆ سێ بە سێ دنیا تڵاق لەو چەندێ ڕخنەی لێگرن ئەڵێن بۆ باسی ژنەکە لێتە ئەو ئەڵێ مەبەستی ئەوەیە مەحوی ئەم دنیا وەکو ڕێزم هەیە ئافرەتێک زۆر گوێی لە دین و ئەخلاقمانە نیوەکو ئەمەی ئەمڕۆڵێن نازانم چیوانە چۆن دنیا خڵەتان دێت و هەر ڕۆژ و بە شێوەیە ڕشەوە کاتەوە ئەم دنیا ئاوایە ئاگاد لە خۆت بێن تا زۆر سێ بەسێ تڵاقی دەو لێ جێبەوە هەر کەسێک ئەگەر نەتوانێت مرۆڤ ئەگەر ئیرادەی هەبوو ئیدارەشی ئەبێت بەڵام بەخوا ئیرادەی نەبوو ئیدارەش لە دەستەدا وەکو چۆن ئەمڕۆ وتمان حەزرەتی ئیبراهیم بەو شێوەیە یا ئیسماعیلی کوڕی ڕەزا ڕەحمەتی خوا لێن بەو شێوەیە یا گەڕێتەوە بۆ پێغەمبەرێکی پێشەوامان درودی خوا لەسەر کە چەند هەر شت ئەخەنە بەردەسی بەڵام ئەو چۆن هاتووە قوربانی بەخۆی داوە بە مامەی ئەڵێ ئەگەر مانگ بێنن لەسەر ئەم شانم و خۆر بێنن لەسەر ئەم شان من لەمە پاشگەز ناممەوە ئەو تاقە مرۆڤێکە یەت بەڵام هەموو دنیا ئێستا دوای کەوتووە بڕۆ بۆ ئەو غاندی ئەڵێ محەممەد قەت بە شمشێر سەر نەکەوت بە ئەخلاقی سەرکەوت بە ڕەوشتی سەرکەوت بە ڕێزی سەرکەوت بە حرمەتی سەرکەوت ئەبێ ئێمەش وا بکەینە قوربانی بە خۆمان بدەین نەفس شەیتان هەوا پارە پلە پۆست ئەمانی کە ئەمڕۆ مۆدێل و مۆدە و ئەمانە کاتونەتە ناو ئەمڕۆ خەڵکی پێ لە خشتە بن ئەبێ ئێمە قوربانی بە خۆمان بدەین کە ئەو ئیسماعیلە بین کە سەر لەنێ پەیام بە خەڵکی تر بدەینەوە کەەوە ئێمەین نابێ مرۆڤ بەڕاستی بناغی لەق بێ بناغە و لەق بوو بەڕاستی باەکە ئیبا دەست خۆش بێ مامۆستا هەر بۆ تەواوکاری و پرسیارەی هاوکارم کاک دانیار جەژنەکان جەژنی ڕەمەزان و قوربان لە دیدی شاعیرانی گەورەی ئێمەیە هەم لە ڕابردوو هەم لە ئێستاە ئایا چۆن بۆ حزوورێکی گەرمی هەبوو بەڕاست یان شاعیران بەلایەنە چوون بۆ نمونە وڵا قوربان هەم لە شاعیرانی ئەمە هەر کامێکیان بگری بە دەگمان ئەنی هەمووی هەر دەرچووی ئەو خانەقا و تەکیە و مزگەوت و حجرەوانە بوون هەر بۆیە گەر تۆ وەرە بۆ مەولویە گەڕێتەوە بۆ مەحوێ گەڕێتەوە بۆ نالیە گەڕێتەوە بۆ حەمدیە بۆ حەریقە بۆ کامیان بڵێم هەمویان لەمانش کە تازەتر بوون دوای ئەوانیش بۆ بێخود وەرە بگەڕێرەوە هەموو شتەکانیان هەوێنی ئاین بووە و هەمووشیان بەلای شعرات چوون و هەمووشیان شعران بۆ ڕەمەزان نووسیوە بۆ قوربان نووسیوە تەنانەت یعنی شاکاری وایان هەیە لەوە چێ لە وڵاتانی تر ئەگەر بخوێنەوە بەڕاستی سنوور ئەگەر تێپەڕێنێ خەڵکانی تر پێم عجیب من ڕاستیە لەبەرەوە شاعیران هەمیشە توانیانوە ئەم بۆنانە بخۆستنەوە بیکەن بە هەوێن و شعرەکانیان وەکو چۆن شیلەی هەنگی شیرین ئاوە پێشیرینکەن لە ڕاستیە لەخوا بە زیابێ شاعیرانی کورد هەمیشە ئەم ڕێگایانە چۆڵ نەکردووە و هەمیشە لایەنە عیرفانەکان و لایەنی حکمت و دەبوو ئەمانە هەمووی زاڵ بۆ بەسەریە بۆیە کە حجرەتوانی ئەمانە پێبگەێنێ ئەمانەش وەفا و ئەمەکیان هەبوو هەمیشە بەرامبەر بەبوو پەیامە پیرۆزەوە بەرامبەر بە جەژن و بەرامبەر بە هەر نەریت و مەراسیمێکی تری ئاینی شتی خۆیانیان هەبوو بەرهەمی دیکە گەر پێما خۆش ماوەسا تەنەوەگە شعری دیکەت هیلاک دەکەین بەستر بەرنامەکە بە چێشترە بێ ئێستا خۆش بێ جەژنی شیرین بوون ئازیز لە شاری یا لە ئاوایی هەنی و هەوێن بە بۆ ئاشتەوایی ئازیز لە شاری یا لە ئاوایی هەنی و هەوێن بە بۆ ئاشتەوایی کاکە جەژنانت پەیوی شیرین بێ دادە شەکراو بۆ دڵنەوایی چەند خۆشە جەژن ئاشتمان کاکەوە بۆ دەردی یەکتر بین بە دەوایی نیەت بۆ خوابێ دڵان خاس دەبن کۆلارەی حرمەت حەیا و حەوایی با قسەت بەهای وەک مرواری بێ بازاڕی نەبێ هەرزە و هەوایی جەژن دەرفەتی گیان شیرین بوونە حەق بە نەک بەخبەرەی بخۆخەوایی جەژن دەرفەتی گیان شیرین بوونە حەق بە نەک بەرەی بخۆخەوایی
جەژنانت بە ڕۆح ببەخشە یارە چون قەدری جاران ڕون و ڕەوایی دڵێ خاشاکی کینەی تێدابێ گوڵی تیا ناڕوێ بخوا ئاوایی تاوگۆزی چەپکە گوڵی جەژنانە بە دڵ دەبەخشێ زمان هەڵوایی خوا دەستە خۆش بێ. هەر یەکسەر بشتینە لای کاک نەبەر بزانین کاک نەبەر تۆ هەر بڵێن سرود و مناجاتت حاضر کردو یان ئەتوانی وڵاویستم دەفیانە پێشێک بچین لای باسی شتێکی جوانی ئەمان بۆ ماوەسات بکەم لەگەڵ کاک نەبەردا بۆ بەرنامۆشت یەکسەر ئەوە نیوەکوانی کە هەند و سێ ڕۆژ خۆیان ئامادە بکەن و یەکسەر بەرنامەکە پێشکەشەکەن بە جوانیش ئامادەکراویش ئاماشەڵا زۆر زۆر بتوانایەکی تایبەتەوە دەستان خۆش بۆ مامۆ باسی کاک نەبەر چۆن چۆنیە ئەو دوو شیعرە ئەوەی کە پێش و ئێستا وتم یەخدا پیرۆزە ئەوەی مام سعد ڕحمانە ساڵی پاری ئایپم بۆ بەرنامەیەکی تر ڕێ نەکەوت ئەمەیان ئەم دوێنێ نووسی ئەم شەو نووسی بۆ من ئەمەشکە ئێستا ئەیڵێم ینی سەکە بیرم لێکڕۆ بە چه ئاوازێک بیڵێم ئامادە کاریشتمان نییە ئیتر بە ئیزنی خوا ئەڕۆینە ناو بەرنامە و دەستان خۆش خۆی گەورە بەرەکەت خاتە تەمەنا بەخوای لەگەڵەوەش ئینشاءالله جا ئەوەمان پێشکەشەکەی ئێستا ینی ئاوازە لەحنێکت بۆ داناوە بۆ ناڕەوە یان لە دەفیشە دەست و پەنجەت نەرماتوانی دەف زۆر باش نیم زۆر باش مادەم وایە بابینە سەر ئەو بزانین چۆن بۆت ئامادە کرد بەڵام بەشی خۆم دەفژەنی نەر ئاماژەم پێ ئەوەی پێشەکەی لەگەڵم شێران هەیە مام سعد ڕحمانە لەشی ساوای دەستی خۆش بێ برحبي ما شاد يا رجال جناونا عزيزاني
مامۆستا جەژن کە ئەڵێن جەژن دووشتمان بیرەکەوێتەوە ئەتوان بڵم ینی دوو ڕووی یەکتراون مناڵ دڵخۆشی و ئاڵ و واڵای و جلو بەرگوانە زائید جەژنانە تەسەوڕەکەم لەسەر من ئەگەر لە مامۆستا عەبدوڕەحمان پرسم ئێستش بیری ماوە کاتێک کە جەژنانیان ناوەتێ وانە تا چەند گرنگە گەورەکان جەژنانە بدەن بە منداڵەکان کوڕە نەک مناڵەکان مامۆستا جاری وایە بیستینەڵێ بۆ نمونە کەسێک کوڕەکانی و بووکەکانی وها زاوەکانیشی کۆبرێتەوە جەژنانە ئایا بەوانیش هەر بەڕاست ئەم جەژنانەیە و دڵخۆشکردنی مناڵ و ئاڵ و واڵای مناڵ چییە گەنێ لای جەنابەت قوربان خۆەوە لە جەژنا هەر خۆی بۆنێکی زۆر تایبەت و پیرۆزە هەر بە دەرەوەی جەژنیش زۆر جار خۆم نەخۆشی لە سایرەکانی نەکەم لە ڕاستە یا هەر دوێنێ کە چوون بۆ مزگەوتێک نوێژم کرد مامۆستا مەلەکخانێک هەیە پێ حەقار بڵێ هەمیشە باخەڵی پڕ لە نەقڕوچ کرێتەوە ڕاستە وەک مامۆستا مەلاوشەری جافەران ئەویش دایم جیرفانی لای کردەوە وتی ئەم دوانە هەڵگرێکیان بۆ خوتێکیان بۆ خێزانەکەەوە دای بە ئەوەی ئەو لەش یا خۆم ڕۆژە مامۆستا شکار هەیە وتی وەڵام مامۆستا زۆرم پێخۆشەوتم چی بوتی بینیم ئەو مناڵانەی لەکەوێ کە تێپەڕیت ماڵەکان ئابری سارەکەم لێگرنەوەوانێک کە لە قوتابخانە دەرسیان پێڵم سواز بەخوا پێ شەشێک بوون ومان مامۆستا بەخاو جامە لادێت و دەموماچەکەین دەم یەکتر ماماچ کرد و ئەلحەمدولیلا ئەوەی کە پێم بوو نقڵێکی پێیان ئەمە لە زیهنا شتێکی وا درۆتە من کاک محەممەدێک هەبوو خۆی گەورە عەفوی کە ڕەحمەت چوو مناڵ بووم تازە لە پۆلێکی ابتیدا و دووا بووم کاک محەممەد کوڕی دەرەش ئەحمەدی پێڵێن لە خزمانی خێڵی باوایە لای خۆمانە دەراوسێن خزم و کەسوکاریەک هەموو جارێکەکەشم پێم خاڵم هەموو چۆنی ئەی گوڵە گیان چۆنی گوڵە گیان چۆنی ئەو قسە خوا ئەگەدارە هەتا ئێسش لە بیرم ماوەوە هەتا مێژوو مێژوویە من ئەو پیامە خۆشەویستە تا ڕۆژەش کۆچی دوای کرد جا چ جای ئەوەی کە مناڵێک ئێستا من کۆمەڵە دراوسی وشتمان هەیە بەڕاستی الحەمدولیلا زۆر بە ئەدەبڕێکێک یعنی هینێکی شتێکی جوان هەیە ئەڵێ تورەکە ئێستا دروست کراوە تەنانەت 250 500 تێخات و هەنێ چکلێکی تێگە و هەم مناڵێتە دانێکی ئاو بەسینەکە گرتوێتی ئەمە لە زەهنی مرۆڤ زۆر مهمە یعنی بۆ نمونە ئەم دوو سێ ڕۆژە ڤیدیۆیەکم بینی هی ئەوروپیەکانە تەمان ئەڵێ باوکم لە مناڵیە یەک قسەی ناشین پێوتم هەتا ئێستا لە ناخمە لە زیهن و بیر و هۆشمان تێتەوە جا تۆ وەرە ئەگەر شیرینێکی پێ بدەوە چۆنە مامۆستا 10,000 ورد کە ڕووبی کە بە 250 چل مناڵەکە وەڵا گومانیتیان یعنی الحەمدولیلا ئێستا من وەرمە يعني بخوا بابرن بمالي مال جوارئين بخوا حقيقته يعني من روجه كركم كدكتور اسماعيل شيء ما انا بوينا انا بمهمش نمونه نحقق قلبي ليت لراسيا تشروك نبين لو ناي خلقي باش برين دكتور اسماعيل هي اللي قال كركم ناي خاكيه بتقول هيك هذا اللي اكيد تاع الروشني اوا وتباكو دكتور اسماعيل ساقر بزاني الله وربان قلوبهم خوا قدر والله شو سلايك ما كنت بالضبط وتي خاكي هذا من قلوش بقرا اما تا گەورە ئەبێت چی مرۆڤی تریش دووسە ئەی ژوالیەکات بۆ یاڵێ گەورە ئاو ڕێژە بچوک پێ لێدەکات خۆ مەشتێکی زۆر جوانە پێویستە ئێمە بەداخۆ من لەگەڵەوام هەندێک ماڵ بەڵێ ڕاستە ئەبێ ئەمەش تەرتیباتێکی بکرێت من زۆر جار بە مناڵەکان ئەڵێم لە قوتابخانە ئەڵێم گوڵەکان ئەمڕۆ ڕۆژێکە بێت زۆر ئاگاد لە خۆت بێ ناکرێت گەڕک بە گەڕک ماڵ بڕۆی تۆ ئەم ڕۆژە ئەوە نابێت نا چەند کەسێکە بۆ منم بۆ ماڵی خزمەکانی خۆت بۆ ماڵی هاوڕەکانی خۆت بۆ گەڕەکەکەی خۆت بۆ ماڵی خزم خاڵ و مام ئەمانە بەڵام نەکەوەی بۆ هەچی بۆ هەندێک شوێنی دوور و دایک و باوکە ئاگاد لێنەوە نەدناسێ ئەمە بکە بەڵام لەگەڵ ئەوشە ماڵان من خۆم ئەگەر چەند جارێکیش کردێت تەرکم کردەوە چەند ساڵگە لەخوا بەزێ چکلێت بەجیان نێنم ئەمە بۆ مناڵ ئەو بە گەورە وەڵا حەقە شتە جوانەکە بە مناڵەکە بدەین زیاتر چونکە من تەمەنێکم کردووە خواردوومە و تێپەڕیم و بەڵام مناڵ هەمیشە شتی جوانی لا جوانترە زۆر ناخۆشە بۆ زۆر ناخۆشە ئەمە نقلی گەورەکانە نقلی مناڵان زۆر جوانە ئەوە تەرکەین بۆ چونکە بەڕاست مناڵ وتێکی زۆر جوانە ئەڵێ مناڵەکان بەگەمەوە بەردەگرنە بۆخەکان بەڵام بۆخەکان بەڕاستی ئەمرن مناڵ ئەوەی لێزانێ بەڵام ئێمە گەر بین زۆر پێویستە هەر لەی ساڵ کەسێتی مناڵ متمانە بەخشینەوە بە مناڵ باوەڕ بە مناڵ ئەمانە دروستیان کردن اینجا محیبەتیان پێ ببەخشین من زۆر خۆشە لەو مزگەوتانە کە بینی مناڵ یەت دەنگەدەنگ کا بەڵام مامۆستاکی خوشکەزام هەیە ڕۆژێک کاکە مامۆستا مەلا محەممەد پێ مامۆستا مناڵانە مزگەوتیان بێتام کردوتی مام حاجیکە ئەم مناڵانە لێرە بن تا بچن بۆ کۆڵان باشترە لێرە بن تا بچن بۆ شوێنێکی تر باشترە چونکە سبەینێ لە تۆ جەنابتەوە فێرە بێت لە منەوە فێرە بێت لەوە فێرە بێت بەڕاستی مناڵ معدنێکی پاکە و مناڵ هەمیشە وەکو گوڵێکی سەرتەڵ وایە لە گوڵزارێکە بۆیە ئێمە پێویستە زیاتر خزمەتیان بکەین دەستیان بگرین کە بۆی نەکەون بۆی نەدۆڕێن بۆ ئەوەی نەگۆڕێن بۆ ئەوەی نەچۆڕێن چونکە بەڕاستی مناڵ هەر جەناب لە ماڵی خۆتا کە مناڵەکە جوان پەروەردەکەی کاکەدان لە ماڵ خۆیان مامۆستا لە ماڵ خۆیان ئەو کاکانە هەمووان بەڕاستی ئەم خۆی گەورە پاداش وەداتوە لەسەر ئەوەش
یەکێ لە جوانەکانی ئەم جەژنە دەرخۆشنی مناڵانە لە ڕاستیە مامۆستا لە قسەکانی دووکەڵەکە شتێکی زۆر جوان بێسن اینجا خەیاتی لە زەڕایانە دەوری تقریبان ئەو شارە بچکۆلەی ئێمەە بناحێ نزیکەی 20 خەیاتی تایە دڵنیا بە لە دوو مانگ و مامۆستا زانێت بەرە ناکەوێت سەرە ناکەوێت بۆ جل دوورین هەمووی بۆ مناڵ و بۆ خۆی ومانە جلوبەرگی کوردی ومانە ئێستا من کوڕەکەم خێزان پێوتم چ ڕەنگە لە بەرەکەم جێژنەوتم لەوە چێ ڕەشەوی دێ قاتێکی ڕەشش بکە بۆ کوڕەکە الحەمدوللا ئەوە یعنی دەی ئەبێ گرنگیان پێ بدەین بەڕاستی ئەوەی کە زۆر ئەم جەژنەی خۆشکرۆ ئەو مناڵانەیە کە تەقاعدا لە دەرگاکانتن خاڵۆگەردن و ئازاگە و کەمە بە بەراعەتە یاڵایگی ناتوە چی وەیە پەپولەیەکی گەگرت نازار پێمان خۆشە بەرهەمێکی دیکەت بێبیزین وازم دوا بەرهەمیشوانیە دەست خۆش بێخوا مامۆستا لەبەرەوەی وردە وردە کاتی پرۆگرامەکەمان تەواو بوو قسەیکە ناکەین بە دوا بەرهەمی جەنابیشتمان جۆ لێ بێ سواس دەکەین جەژنی ئێمە هەنگوینیە جەژنی ئێمە هەنگوینی تیا هەوێنە وزەی جانە دەرمانی خەمڕەوێنە جەژنی دڵە دڵ دەبێتە مێرگوزار بۆشایی نە بۆشایی هەموو شوێنە تەزووی گەرمی محبەتی دڵی ساڵ فێنکاییە وەکو شنەی پێنجوێنە جەژنی شادی و پەروەردە و شەکری ڕەوشت هەموو دەمی بەهاریە و بژوێنە دۆست لەکوێ بێ سروەی سڵاوی دەگا لە زاخۆیە یا کۆیە یا بتوێنە جەژنی ئێمە جەژنێکە باڵای ڕۆ پیرۆزیتە نەڕەگەزە نەخوێنە دڵماچی دەکار ڕوونمەتی مرۆڤ بوون داروبەرد نا تەنها خودای پێسوێنە هەر کوێ دەڕۆی شیرین نقڵی محیبەت ناخی باخی و ڕوون بە وەکو ئاوێنە تاوگۆزی بە چکلێتی شعرەوە دێ تاوگۆزی بە چکلێتی شعرەوە دێ
پیرۆزبایی ڕۆحی و دڵ و داوێنە پیرۆزبایی ڕۆحی و دڵ و داوێنە دەست خۆش بێ بەمەسا هەموو جارێک ختمیەکە تاوگۆزەکەش لە ئاخری شعرەکانە لێیە یاخوا بەخێر بن پیرۆز بێت لە هەموو لایەک لە بینەران لە بیسەران لە ئێوە هەرێک لە خۆشەویستان مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی شاعیر هەروەها کاکە نەبەر نەریمان هونەرمەند عەزیزمانان هەمیشە لە جەژن و شادی خۆشییا بن دەستان خۆش بێ ئاخوان